بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پەیام و بەتایبەتی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم کاکشوان محەممەد بە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست شاد بووینەتەوە بۆ هیوایی کە خوای گەورە دەروی خێرمان لێ بکاتەوە لەم بەڵاو موسیبەت و نەخۆشیی کە ڕووی لە وڵاتەکەمان کردووە بەمان پارێزێت. وەڵێ بینەرانی بەڕێز دووبارە سڵاوتان لێبێ و بەینتان باش بە هیوای ڕۆژێکی پرخێر و خۆشی و سەرەتای هەفتەیەکی باش. ئومێ دەکەین لە تەندروستیەکی باش و لە حاڵەتێکی دەنووری ئارامە بن پاشەوەی ئەم حاڵەتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە لە هەرێمی کوردستان تۆمار کراوە. جەلال وابزانم قەلەقێکی زۆر وەروە حاڵەتێکی ناجێگیری دەرونی زۆر بێ هاوڵاتیانی گرتوتەوە. پێمان وابێ ئەمانە ترسی ناوێت تەنها حەزەری دەوێت پاک و خاوێنی و خۆپارێزی دەوێت خۆشبەختانە ئەنجامەکان و وهروەها ئەو حاڵەتانی ڕوویداون بەرەو خۆشحاڵانە بەرەو ئاڕاستەی کەمبوونەوەی ڕێژەی زۆر بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە دەڕوا. بە تایبەتی ئەمڕۆ لە کەرکووک سێ حاڵەت دەگەڕێنەوە ماڵەوە زۆر چارەسەریان وەرگرتووە. ئەمانە هەموو فیدباکی باشن. ئومێدەوارین تەواوی هاوڵاتیان ڕێنمایەکانی لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەن کە ئەمەش هۆکارێکی سەرەکیە کە بێتە پاڵپشتێک بۆ تیمەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەروی هەمووشانەوە تیمەکانی تەندروستی کە بێت چامان لە ماندووبوونەکانی ئەوان بێ بەڕاستی ماندوونە ناسانە دەچنە هەموو ئەو وێزگانەی کەوا سووریش دەزانن ڤایرۆسی کۆرۆنا لەوێ بڵاو بۆتەوە بەڵام ئەوان ڕوبەڕووی ڤایرۆسەکە دەبنەوە لەگەڵ نەخۆشەکان و ئەو توشبووەکان با بڵێن مامەڵە دەکەن بە هیوای تەندروستیەکی باش. جەلال ئەمڕۆ پێم وابێ ئەو برگانەی کە بۆمان ئامادەکردوون دیارە چالاکی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر و سلێمانی گرنگە کە چی ڕۆدا پێم وایە گرنگترینیانەوەیە کە ئەمڕۆ ناوبازاڕی هەم هەولێر و هەم سلێمانی بە مەوادی تایبەتی پزیشکی تعقیم یا پاکش دەکرێتەوە کە ئەمە هەموو لە چوارچێوەی ئەو ڕێنمایی و ڕێکارانەیە کە لایەنە تەندروستیەکان دەیگرنە بەر بۆ خۆ پاراستن و دوورکەوتنەوە لە کۆرۆنا. دیارە بڕگەیەکەمان تەرخان کردەوە بۆ گواستنەوەی چالاکیەکان لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی پەیامێرەکانمان بزانین ئەمڕۆ چی ڕوودەدات و گۆڕانکاریەکان چی. تەوەری دووەمی بەرنامەکەشمان دیارە دوێنێ ڕۆژی هەینی بوو بە پێی بڕیارەکان دەبێ مزگەوتەکان دابخرێن. ئەم جۆرە بڕیارەیان بڕیارە کاردانەوەی جیاوازی لێکەوتوتەوە. بەشێکی پێیان وایە ئەمە دژی دین و ئاینە، بەشێکی پێیان وایە نامە دەبێت جێبەجێ بکرێت. لەلایەکەوە ئاماز لە داخستنی مزگەوتەکان ئەگەر هەر ئامانج و دڵخۆشیێکی دیکەی بۆ هەندێک بەدواوە بێت ئامانزەوەی کە تەجەموع و کۆبوونەوە قەدەغەیە. ئێمە ئەمڕۆ میوانداری بەڕێز ماوەستا لێرگەرمیانیمان کردووە بانخواز و زانای ئاینی بۆی کە بزانین ئایا چۆن مامەڵە یا مسلمان تاکی مسلمان لەم دۆخەیە چۆن مامەڵە بکات ئەگەر چی خەڵک هەر نیەتێکی دیکەی هەبێ بەڵام ئایا مزگەوت دابخرێت لە کام قۆناغدا بخرێت کێ بڕیاری داخستنی بدات کۆبوونەوە و تەجەموع لە شوێنە گشتیەکاندا چۆن مامەڵە بکەین وەکو تاکی مسلمان کە تەوەری دووەمی بەرنامەکەمان دەبێت ئەگەر دەرفەت هەبوو. تەوەری سێمیش شەمان ڕۆژی بڕگەیەکی تایبەتمانەیە وەرشو لە ساقیمان هەیە کە ئەوەشتان پێشکەش دەکەن. بەڵە جەلال وەگەزانی ئەم شەو شەپۆلێکی بەرامبارین نازانم هەموو هەرێمی کوردستانی گرتەوە بەڵام ناوچەی سلێمانی و داڕادەیەک خەونی خەبەرم هەبێ هەڵەبجەش و هەورامانیش باران باریوە. ئەمەش تۆزێک کە هەرچەنە بەهاران باران ببارێ باشە بەڵام تاک پلەکانی گەرما بەرەو بەرزتر بڕۆنەوە. لە تازەترین زانیاری ڕێکخراوی جیهانی تەندروستیش دەڵێت پلەی گەرما بۆ ڤایرۆسی کۆرۆنا دەبێت لە سەروی سیەوە بێت. تا گەرمتر بکە لە بەرژەوەندی گشتیایە بۆ هیوای ئەم ساڵ گەرماکە تۆزێ زووتر بێ. سەیری پێشبینیەکانی کەشوهەوا دەکەین زانین بۆ ئەمڕۆ پێشبینیەکانی کەشوهەوا چی دەدەینەوە.
بەڵە جەلال پاشەوەی بڵین کوردستان یەک هەر کوردستان هەرێمی کوردستان و ناوچەکە بەگشتی ڤایرۆسی کۆرۆنا بڵاوبووەوە گەشتکردن زۆر کەم بووەتەوە یعنی کە خەڵکیش گەشتی نەکرد پێویستی بە ئاڵوگۆڕی دراو ناوێ پارەی وڵاتانی تر ناچۆنە لە ئاستا ئامەکە هێشتا ماوەتەوە من لە مێژ ئاگام لە نرخی دراونی نازانم تۆ هەگا لە وەزعی دراوە نرخی دراوی بە نرخی تمەن دابەزینێکی زۆری بەخۆوە بینی بوو هەرچەندە تا ڕۆژی پێنجشەممە کۆتاییەکانی ڕۆژی پێنجشەممە کەمێک بەرز بوو بەڵام ئەوەی کە زیاتر ئێستا گۆڕانی بەسەرداهاتووە تەنها نرخی تمەنە بەراورد بە دیناری عێراقی کەوا بێ نرخی دراوەکانمان هەیە با بزانین ئەوەی کە کۆتا زانیاری لەسەر نرخی دراوەکان بۆ ئەمڕۆ چۆن بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی یادەوەری با بزانین ئەو ڕوودا و مێژووە گرنگانی لە ڕابردوودا ڕوویان داوە چین پێکەوە بینەریان بین. حوتی سێی ساڵی 1986 دوای ململانێکی زۆر و چەندان ڕوبەڕووبوونەوەی سەربازی لە نێوانیاندا جەلال تاڵەبانی و ئیدریس بارزانی لەسەر کێشە و ناکۆکی و شەڕەکانی نێوان یەکێتی و پارتی لە ئێران کۆبوونەوە و ڕێکەوتنێکیان بە ئامانجی وەستاندنی شەڕ مۆر کرد. ئەو ڕێکەوتنەش پاشکارەسەتی خوێناوی هەکاری هات کە تێیدا هێزەکانی قیادە موقەتەی سەر بە پارتی گورزێکی کاریگەر و کوشندەیان لە هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوچەی هەکاری بادینان وەشاند بوو کە نزیکەی 700 پێشمەرگەیان کوژران و چەندان سەرکردەی گەورەی وەک عەلی عەسکەری و دکتۆر خالیدیش لە ڕیزی ئەو پێشمەرگانەدا بوون. حوتی سێی ساڵی 1989 دوای دەرکردنی فتوای کوشتن بۆ سەلمان ڕوشدی خاوەن و نووسەری ڕۆمانی ئاەتە شەیتانیەکان لەلایەن ڕێبەری یەکەمی شۆڕشی ئیسلامی ئێرانەوە کۆماری ئیسلامی ئێران بە فەرمی پەیوەندیە دیبلۆماسی و ئابووری و سیاسەکانی خۆی لەگەڵ شانشینی بەریتانیادا پچڕاند بەهۆی ئەوەی کە وڵاتی ناوبرە و بۆتە شوێنی حەوانە و مانەوە و پشتگیری لە سەلمان ڕوشدی. حوتی سێی ساڵی 1991 ڕاپەڕینی جەماوەری شاری سلێمانی و وەدەرنانی تەواوی سوپا و دامەزراوەکانی ڕژێمی بەعس و دەست بەسەراگرتنی ئەمنە سوورەکەی سلێمانی و ئازادکردنی تەواوی ئەو زیندانی و بریندارانی کە تا ئەو کاتە نەکوژرابوون ڕاپەڕینی شاری سلێمانی ماوەی 2 ڕۆژی خایاند. دووبارە سڵاوتان لێ بێعزیزان دەچینە لای ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی کەوا بۆ خۆپارێزگاری و خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا ئەپلاوی دەکاتەوە دەبانین دەزانین ڕۆژانە ئەم جۆرە لە ڕێنمایانە بەپی لێکۆڵینەوە و شیکاری لەسەر ڤایرۆسەکە ڕێنمایی تازەتر دەدرێت بە تایبەت لە مەسەلەی خۆپاراستن لە ڤایرۆسەکە چونکە بەداخەوە تا ئەم دەقەیەش عیلاجەکەی بە شێوازێکی زۆر ورد دیاری نەکراوە بینەری ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی دەبین. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوبووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە،
سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پشبین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە، سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. لەوەتەی کۆرۆنا سەری هەڵداوە شتێک هەیە کە زۆر جار دەوروژێنرێت. ئایا بەڕاستی کۆرۆنا بەڵاو موسیبەتێکە لای خوای گەورەوە هاتووە بۆمان، یاخۆت هەندێکیش دەوترێت نەخێر ئەمە چەکی بایۆلۆژی و شەڕی بایۆلۆجیە لە نێوان ئەمریکا و زلهێزەکان بەگشتی. بەڵام خۆ دوجار ئێمەی موسڵمان دەبێت بگەڕینەوە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام، بزانین ئاینی ئیسلام چیمان پێ دەڵێت لە کاتی هاتنی بەڵاو ناخۆشیەکاندا. بۆیە تەوەری دووەمی بەرنامەکەمان تەرخان کردووە لەسەر ڕێنماییەکانی ئیسلام لە کاتی هاتنی هەر بەڵاو نەخۆشیەکدا. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەش لە پەیامی ڕۆژ میوانداری بەڕێز مامۆستا دلێر گەرمیانی بانخواز و زانایینیمان کردو. مامۆستاگیان زۆر سپاس. مامۆستا زۆر بەخێر بێت. بەخێر بێت. مامۆستا دلێر، ئێستامە کۆرۆنایە و هاتووە، ڤایرۆسێکە و ڕەنگە دەستکاری جیناتەکانیشی کرابێت. ئەمە توانین بڵێن بەڵایەکی خواییە یاخۆت شەڕی بایۆلۆجی نێوان وڵاتانی زلهێزە؟ الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه أما بعد. پێشە موشت خۆی گەورە پاداشی خێر جەنابتان دات و ئەستافەی کە لەگەڵتانەکە لە پشتیکانی و کەسنابینی بەڕاستی جەنابتان و باقی ئەو دکتۆرە ئەو کەناڵانەی کە چەند ڕۆژە سەرقاڵی ئەم بابەتن ئینشاءڵڵا خوای پەروەردگار نیەت و ئیخلاص بە هەمومان بخشێت خزمەتی گەورەی و میلەتەیە و بەشێکە لە دین. زۆر دەستخۆشیتان لێکم، خوای گەورە پاداشتان دەست. سەبارەت بەو پرسیارەیش کە جەنابەت کردت، یعنی من بە پرسیارێکی گرنگم زانی لەو ڕۆوە کە ئایا دینی ئیسلام اقتصاد ئیسلام و سیاست ئیسلام و صحة هەر یەکە لەو پرسیارانەی کە هەیە چ لاینی کۆمەڵایەتی ئیسلام و ڤایرۆس کە ئەم بەشەی ئێسەی کە جە پرسیاری جەنابدا. ئێمە وەکو موسڵمان باوەڕمان وایە لەم کەونە هیچ ڕوو نادا إلا خوای پەروەردگار عەزە وەجەل العاقبة وقضية ما شاء الله كان وما لم يشاء لم يكن. چونکە پەیوەندی بە شەرع هەیە لە چ ڕوویەکۆ هەڵەیە ئەو کەسانەی وازان دینی ئیسلام تەنها بریتە لە عیبادەتەکان نوێژ ڕۆژ و زەکات. بۆ چونکە خوای پەروەردگار عەزە وەجەل فەرمێت قل إن الصلاة ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين. ئەی محەممەد پێیان بڵێ کە چۆن نوێژ و سەربڕێنم بۆ خوایە، ژیان و مردنیش هەر بۆ خوای پەروەردگارە عەزە وەجەل. کەوا بوو لێرە ناوێم بڵێم کاکە ئایا خوای گەورە بەڵایەک بنێرێ، بەڵکو بەڵا بەبێ هۆ نایەت. ئەمەیە لێرە پرسیارەکە، بەڵا بەبێ هۆ نایەت. چۆن بەری دەسی ئینسانە، ستەمی ئینسانە. هەر ئینسان لە خۆی لە خۆی ستەمەکە بێتە هۆی بەڵا. تاوانە پێچەوانەی خوای پەروەردگار عەزە وەجەل یاساکانی خوای گەورە کە هەر هەمووی لە بەرژەوەندی بەشەر هەیە کە لە عیبادەتە جان بە ڕوحیەکەەوە بیگرێ کە پەروەردە دەکات ئەوەی بۆ خۆت پێت خۆشە، بۆ خەڵکی پێت خۆش بێت، دارێ لەسەر جادە لابەی، سیرێک نەخۆی عەزیەتی کەسێ بە بۆنی دەمت بدەی کە عەزیەتی نەجسمی پێ ئەگەیەنێ نە عەزیەتە بۆ ژینگەکەش. کاول لێرە ئینسان بزانێ ئەمانەی کە ڕوو ئەدا وەکو پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم
ڕۆژێکیان ڕووی کردە هاوڵان ئەم فەرمودەی فەرموو کەمە وەڵامی ڕاستەوخۆ بە ئاەت و حەدیثێک دێنەوە لەو چێ کاتان کەم بێت پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لم تظهر الفاحشة في قوم قط حتى يعلنوا بها هیچ کاتێ فاحیشە و زینان لە هیچ قەومی خی گەورە خۆمان و میلەتمانیە بپارێزێ باقی میلەتی مسلمانان کە ئاشکرایان کە ئێسش ئیعلام ئاشکرایەکە و لە هەندێک شوێنی دیاریکراوی وەدانراوە لە وڵاتان تۆ تەماشامەکە الحەمدا و میلەتی خۆمان تا ڕادەیەکی باش ناڵێن پاکە لێی بەڵام تا ڕادەیەکی باش الحەمدوللا هەم بەشە ئیسلامێکم نەریتەکەمان تیا ماوە پێغەمبەری خوا فەرمی کە ئاشکرایان کرد ئیعلانیان کرد إلا فشى فيهم الطاعون كي أم قصي فرموا بيغمبر صلى الله عليه وسلم لعهد أصحاب فرمي بنابق النخواتوش يمن إلا الطاعون والأوجاع التي لم تكن مضت في أسلافهم الذين مضوا فرموا ديكي صحة طاعون إيشو آزاريا كبيشتر باوبابير تاني عن بيستوا أما إذا برسالة للي بكم أمر فيروسي كورونا بلابوتوا لميجوش ده وشي طاعون مان هي كاتي كباز لطاعون ودرنجا مكاني طاعون كان او كساني كتوشي طاعن بون جورك لجورا كان واني كي اسطون شون فيروسي كورونا يا هر فيروسي كي ترغرن توشي تنگ نفسي دبن يا اخو لجي خوينا دمرن يا دبتو هوي غواسنا ولا يك كو يك كيتر طاعون ام فيروسي كورونا يكشتا ما وصلش اجازه مدن يك لسر خويا كم بروم لورو باغرين جزانم وبسلام جنابت من بەبلە بەرەوەی پێم وتم ئەو خاڵە ئەگەر بە تاوەتی بگات قەی ناکەزانم ئێوە زۆرتان لایە و پێ زۆر هەڵەگرێ و خەڵکی زۆری پێویست بێتی بەڵام ئەو بەشیان بۆ من گرنگە لەوە چێت هەندێک شتی کەس مامۆسایەکە ئینشەڵا ئاسانی کاوەتان وەڵامدات خی پەروەردگار عەزە وەجەل لەو بەش یەکەمە فەرمێت ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس ئەم گەندەڵی و فەساد و دڵتەنگی و نەخۆشی و ڤایرۆس و کە هەموو فەسادی سیاسی تۆ باشی هەمووی بەرەبوومە دەستی ئینسان خۆیەتی بەڵام خی پەروەردگار عەزە وەجەل کە بەهۆی ئەمەوە بەڵایەکەن یە حکمەتەکەی چییە لیوذیقهم بعض الذي عملوا لعلهم يرجعون ئەمە نەختێکە لە وەڵامدانەوەی نەختێکە لە سزای خوا بۆچی بۆ خەڵک بگەڕێت و هەم لە دنیا کە کەوا بوو چارەسەرەکەی گەڕانۆیە بۆ لای خی پەروەردگار عەزە وەجەل چارەسەرەکەی گەڕانۆیە بۆی لە مزگەوتەکان قونوت بخوێنرێت بۆی خەڵکی تۆبە بکات بۆ ئەوەی نادیەکان نەمێنن بۆ ئەوەی تعدا نەمێنێ زوڵم نەمێنێ گەندەڵی سیاسی اقتصادی هەر بابەتی خۆتان ئەتوانن زۆر لەسەری بڕۆن بۆی خەڵک بگەڕێتەوە بۆ لای خی پەروەردگار عەزە وەجەل نەک بڕۆی تۆ شانۆگەریەک بکەی قسە بە کەعبە بڵێ لەم کاتە ناسکە نەک بڕۆی گاڵتە بە سەرپۆشی ئافرەتگە بگاڵتە بە ڕیش بکەی نەک بڕۆی کەسێک بێت لە دیاکانە شت بڵاو کاتەوە بەرپرسەکان بڵێ ئەوە خوان لا إله إلا الله ئەمە گاڵتەکردن بەخوا لە ڕووی شەرعی وە چۆن دەستنوێژ بەتاڵە بێتەوە دین بەتاڵە بێتەوە قورآن ئەفەرمێت نیام ئیستێزایی کە باسەکە قورآن بەڕوونی باسیەکات قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم عذر مەهێنەوە وەکو ئەمەشیان نەوتۆ بە خەڵک بڵێنێ وەخوان چونکە ئەوەی ڕازی بێت بەمە دینەکەی هەڵەوەشێنێت و چۆن دەستنوێژ بە کۆمەڵێشتە هەڵەوەشێت ئەو کەسەشی لە ماڵە دانیش و پێی ڕازی بێت ئەو کەسەشی کە پێی ئەوتێ و پێی ڕازی بێت ئێمە لە جایەوەی بگەڕێنەوە دائیمە لە ناو تاریخی ئیسلامەشتی وا ڕوویداوە پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای خی گەورە فەرمێشی لعلهم يرجعون بگەڕێنە دوا بۆ تۆبەکردن ئیستیغفار حتا ئەو هەڵانەی کە پێچەوانەی طبە ئەو شتانەی کە لە هەموو ڕوویەکەوە کە ئێستا دینی ئیسلام دواتر لەوە چێت باسیکەن لە ڕووی پاکیوە کەشتی پیس حرام بکرێت قبول نەکرێت لە سنوورەکانەوە لەبەر بەرژەوەندی خەڵک من ئەڵێم لە مادە هۆزبەرەکانە تا بگاتە مادەیە کە دەرمانێکە ڕوحی خەڵکی بەسەر احتیمالە چاوپۆشی لێ بکرێ هەندێک جار کە ئەو کەسەی ئەیکا ئەو کەسەی ئەکوژرێ بەشدارە لە کوشتنەکەی زۆر باشە مامۆستا بۆی پێش بچیتە سەر و پرسیارەی من کردەوە وەڵامی بیتەوە بە پشت بەسەر بەم بەڵگانی بەڕێزتان هێنایەتەوە ئەو حاڵەتێکی ئێستاکە هەیە لەسەر بنەمای شەرع و فەرمودەی پێغەمبەر و صلی الله عليه وسلم و ئاياتی ئیلاهی ئەمە جۆرێکە لە تاقیکردنەوەی یان جۆرێکە لە پەیامناردنی ئیلاهی بۆ بەندەکانی خەڵکی زەبەر ئەو ژینگەمان پاک بێت بەڵام مامۆستا ئایا دەکرێت بڵێین من چکە هێشتا مەبەستمەوە وەرگرم بزانم ئەمە شەڕی بایۆلۆجی نێوان زلهێزەکان خۆیانەیە یا ئەگەر شەڕێکیش بێ و مرۆڤ کاتێ دەستی هەبێت لە دەستکاریکردنی ڤایرۆسێک کە بڵاو دەبێتەوە بەم شێوازە توانین ئەوەش ناوی بنێن بەڵای خوایە ئەوش ویستی خوای لەسەر بوو بێ نامرۆڤەکان ڕاستە بەڵام دەتوانی بڵێن بۆ منە قسەیەکت کردوتری لە خۆیان زوڵم لە خۆیان دەکەن دەبنە بەڵا بەسەر خۆیانەوە واتە مەرج نییە بەڵام تەنها شتێک بێت دەستی مرۆڤی تێدا بەگە دەستی مرۆڤیشی تیا بێ هەر بەڵایە بخوا لە ڕازی مامۆستایان کەسێک سایەقی نەزانی سیارەکەی بدەری
شەرع حرامی کردووە ئەم مناڵە سیارە لێ بخۆڕێ دوایی چی ڕوئەدا خۆ بەبێ ویستی خوار و نادا لەم کەونە بەڵام تۆ بە قسەی خواد نەکردووە بۆیە بەرهەمەکەی وایە ئەمانەیش ئەگەر تۆ داینێکە حتا هەندێک لە وڵاتان کە ئەڵێن ئەمە لەوە چێ شەڕی بایۆلۆژی بێ و کە سەفیری سین ڕەدی داوت ئەمە شتێکە هەر پێشەوانەی عەقڵە و شتێکی عەقڵان لێ قسەی وابووترێ بەڵام خۆ زۆر سادەیە لە دنیای سیاست کابرا لە جێر دەستیە ڤایرۆسێ دەرچێت دوای بێتە بەڵا بۆ خەڵکی بەڵام ئەگەر ئەوەش بێت ئێمە سەبەبی چییە؟ فیرعەون ئومەتەکەی چەوساندووە خۆی پەروەردگار عەزە وەجەل ئەفەرمێت فاستخف قومه فأطاعوا إنهم كانوا قوما فاسقين جاروا قوم كبير دنجل لزور قندل يونا شرعي يونا أويك برجوندي أو خلقشيتيايا فرعون كاستخف لما أنا كان شيء سينوتا يعني وايل خلقك دول الروي همو بينر وجنابتان وبيسرق أو خلقه كالفان بوايل يكردن بهوي هل هندي العلماء أفرمي وايل يكرد قام جبن يعني سوكي كردن سوك تماشاي كردن هم أنا كانت ولا خفيف واتوا وايل يكردن أوان جوايا وشيان كرد بو بهوي فريودان بهوي ريقرت لوي كزور حق بزانن بيرن حق بلين لێگرتن بارەکەڵە وای لێکردن بیر نەکەن و ئیتر چی بە بەرژەوەندی دنیای چی بە ترس بێت چی بە گێلکردنیان بێت بە فڕوفێڵکردن بێت بەڵام ئەو قەومە بۆ ئیتاعیان کرد إنهم كانوا قوما فاسقين لبرو قوم اللي فاسق درسون لديني خواي جورا برهمكي أوبو برشاي خوان بباشي نبي نخوا فرمي فلما آسفونا انتقمنا منهم كاتي توريان كردن يمشت ولا وينس يمشت ولا مع اليساندن آية بلي أمريكا واي كردوها بەڵام ئەمریکا وای کردووە ئەو خەڵکە لە جایوای ڕوو بکاتە خوای ئەمریکا ڕوو ئەکاتە ئەمریکا ڕۆژی ئەمریکا ئەبێتە چی بووی ئەبێتە بەڵا بووی چونکە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم من أسخط الله يا من التمس رضا الناس بسخط الله أسخط الله وكله الله إلى الناس للروايات كفرمية شي أسخط عليه الناس هر كسي بروا أخوة لأخوي برنجيني بهوي غير خواوة أو كسا عاقبة بيتها بلابوي إيما جاري واي برين كاي خواي قورا برنامج يقولون هذه كلها ملتي مسلمانين باوكو إيما ما وصل لي ربورة أما بلايا كبو إنساني كبو شارديت ورنجا يكيش ببرسي باشا خو كردي إيما اللي تشاو قلاني ترى زور مسلمانا وانيا ڕەنگە بڕۆ ئەوروپا و ئەمریکا زیاتر فەسادی تیابێ و بە یاساش بووی ڕێکخرابێتە وڵاتەکە ئێمە و خۆتا ماژەشت پێ کرد لە ڕووی ئیسلام و کەلتوری هێشتا شتێکمان تیا ماوە هەر پابند بین بە ئاین و بە بنەما جوانەکانی ئاینەوە بۆچی بەرۆی کێمە دەگرێتەوە بۆچی بەرۆی کەندێک گەلان ناگرێتەوە کە پیسپۆخەڵترن لە ئێمە و ڕەنگە بێدینتریش بن لە ڕووی دینەوە مامۆستاگیان جارێکیان ئیمامی عومەر بە شێوازێکی ترم پرسیاری لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم خواي پەروەردگار خۆشی ئەم بێ باوەڕانەی بۆ دنیا پێش خستو ئەمە یەک وەکو ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە کاتێ لەسەر حەسیری خەوت بوو ماڵەکە هیچی تیا نەبوو کە هەڵسا ئیمام عومەر بوو بە گریان و پێغەمبەری بینی صلی الله عليه وسلم کە هەڵسا شوێنی حەسیرەکە لە گیانی دەرکەوت بوو فەرمی ئەی عومەری کوڕی خەتاب شەکتەیە والله خوای گەورە خۆشی بۆ ئەمانە پێش خستو ئەمە یەکەم دووەم ئەمانە ئێمە لە دوور و بەشە تەکنۆلۆژیا دنیایەکەی ئەبینین و ئەزانین ژیانیان خۆشە ئەگینان لە ناخۆ لە ڕووی کۆمەڵایەتیوە تیاچوون ئەوەتانێ کاکەم خۆڵێن ناڵێن لە پیسیوە بەشێک لەوەی کە ئەگەر دوایی ساغ بێتەوە خۆڵێن لە پیسیوە هاتووە وایە بەڵام ئەمانە تەنانەت گۆشتی لە سین گۆشتی بەشەریشە خۆن مناڵ دیار لە ڤیدیۆکانە دیارە گۆشتی مناڵی خۆیان خۆن کەوا بوو ئەوەتانە بۆتە هەموو بەڵا بۆ هەموو عالم بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمیان بۆ مسلمان ڕەحمەتە ئەمان تاقیکردنەوەیە چونکە تۆی مسلمان ژیان بۆ تاقیکردنەوەیە بۆت ژیانیش کاتیە عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير إن أصابته سراء شكر فكان خيرا له وإن أصابته ضراء صبر فكان خيرا يعني بس أولا إيما بو إيما تاقیکردنەوەیە بۆ ئێمە ئەم مەسئلە تاقیکردنەوەیە دووهەمیش ئەسپاس بخوای گەورە لای خۆمانی زۆر کەم گرتووە يعني ئەوە نییە بڵێ کاکە وڵاتی خۆمان وەکو پێویست لە ئاستی تەندروستیە لە ئاستی سەحەیە هین نین بەڵام ئێستەیش دەڵێن کاکە گەشت بێتە هەشت کەسەکە لە دەرەوە هاتۆ بۆ ئێمە وڵاتی خۆمان سپاس بۆ خوای گەورە خوا پاراستێتی و باقی مسلمانانیشی پاراستە خوای گەورە مامۆستا دەمەوێت پرسیارێکم لەوێشەوە ڕەنگە پرسیارێکی تر خوچکە و بابەتە تۆزە زنجیرەیە بە شوێن خۆیان دێنێ پرسیاری تاعونەکە مۆزوعی تاعونەکە ئەگەر بپرسین لە مێژووی ئیسلامە
تاعون بڵاوەتەوە ئایا تاعون هەر ئەم ڤایرۆسی کۆرۆنا دەگرێتەوە و پرسیاری دووەمیش لەکسەر خۆی بە شوێن خۆی ئادێنێ ڕێکاریەکان و زمانی زوو کاتێک تاعون بڵاوبۆتەوە دەوڵەتانی ئیسلامی یاخۆ سەردەمی هەتا خلافەتی عومەری کوڕی خەتابیش دەچێتە شام حاڵەتێکی لەو جۆرەمان هەیە بۆ لای ئەبوو عوبەیدەی جەڕاح ئەگەر هەڵە نەبە ڕێنمایەکانی با بڵێن زانایانی ئاینی کاتی بڵاوبوونەوەی تاعون بەس پێشەوەی بچیتە لایوان بزانین تاعون و ئەم ڤایرۆسی کۆرۆنا لە مێژوودا یەک بوون یان لە ڕوانگە ئاینیەکەوە مامۆستا ئەوەی کە والله ئەعلەم صحیح قسەی زۆر لەسەر کراوە بەڵام تاعون ئەمە ئەسڵەکەی کە چونکە پێغەمبەری خوا پێناسەی کردەوە ئێمە تاعون ئەم نەخۆشیە لە مشک و نەقڵە بێ بۆ کێچ لە کێچە بۆ ئینسان ئەمە تاعونە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ پرسیاریان لێکردوی ئومەتی من بە طعن و طاعون تیا ئەچن کە بە بابەتی لە جیهادە تاوەکو ئەم نەخۆشی تاعونە پرسیاری نەکوتی پێغەمبەر خوا طعن چییە بەڵام طاعون چییە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم غدة كغدة البعير تخرج بالآباط والمراقي غدەش بریتە لە ئەوەی کە ئەو کاتە طاعون زیاتر دایەتی لە پەنجەکان لە ناودەست لە ژێرباڵ فەرمی غودەیە وەکو نەخۆشیەکی بەعیر هەیە غودەی بەعیر ئەوان لای ئەوان ئاشناون پیان زانیوە کە پارچە گۆشتێکەڵێ بەرز ئەبێتەوە گەڕی جوزامە ئێستا بۆ عیلاجەکە ئینشاءڵڵا باسیەکەین فەرمی ئەدا لە شوێنە ناسکەکانی ئینسان و لە ژێر باڵەکان و لە عولەما فەرمون لە دەست و پەنجە ئەیدەن هەر کەسێ بەم تاعونە بمرێ پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم بەڵام چی بوو سەبری لەسەر بگرێ ئەوە شەهیدە وەکو مجاهدە لە پێناوی خوای گەورە لە ڕیباتە بوو بێت ئەوەیشی ڕابکە لێی وەکو وایە لە جیهاد ڕای کردووە بەڵام ابن القیم فەرمیێ هەموو وەبایەک هەموو پەتایەک هەموو درمێک کەی پێوتێ وەبا کە گشت کوژ بێت بە شێوەیەکی گشتی بڵاو بێتەوە هەموو وەبایەک تاعونیە بەس هەموو تاعونیە وەبا هەموو تاعونێک وەبا وەکو ابن القیم فەرمی بۆ تاعون پێغەمبەری ئازیز پێناسەی کردو و ئەحکامی خۆی هەیە لە شەریعەتی ئیسلامیشە بەڵێ ڕوویداوە لە عهدی ئیمامی عومەرە لە ساڵی 18 هیجریە لە عمواس هەندێک گەڵێ عمواس من نامەوێت یعنی لە کۆمەڵێکەڵێ عمواس گوندێکە لە بینی لە شامە لە بینی قودس و ئەڕیملە ئەو کاتێک کە بە ناو شوێنەکەەوە بوو ئەم تاعونەکە ڕوویداوە 25,000 تا 30,000 کەسی کوشتووە کاو بوو لەوانەشی کە کوشتویەتی کیباری سەحابە معادی کوڕی جەبەل کاو بوو نییە برایەک بڵێ ئەی باشە مامۆستا وەڵاهی تاعون ڕوو ناکاتە مسلمانان بەڵێ تاعون ڕۆکاتە مسلمانان ئەم خوای پەروەردگار سنەتی بۆ ڕەب العالەمینە سنەتی دنیایی بۆ کافر و مسلمانە بەڵام مسلمان دوو ڕێنمایە یەکی ڕێنمایی شەرعی کە دڵت پێ خۆشە کە ئەو دوعانەوەی کە لە ڕووی شەرع هاتووە یەکێک ڕێنمایی شەرعی دنیای عەقڵی ئەو حەدیثانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیشارەتی بە پاکی کردو ئیشارەتی بە تەداوی کردو ئیشارەتی بۆ کرد لە شوێنی ڕوویدا مەڕۆنە ناوی لە هەر شوێنی هەبوو لێی دەرمەچن کە ئەوەتانی لە وەڵامی پرسیارەکانتانە لەوەی چێ دەرکەوێت بە کورتی ئێستا وابزان فتوایەک هەیە ئەوەی بە ڤایرۆسی کۆرۆنا بمرێ شەهید ئەو خۆشی ئاماژەیەکی بە شەهید تۆش ئاماژت بە تاعونەکە کرد ئەگەر بێت و مسلمان ئەمە کۆرۆنا دەگرێتەوە ئەگەر هاوڵاتیەک بێویستی خۆی و ناچار توش بوو بێ دەبێت کێ پلێ شەهیدێکەوە دەگرێت پابەندبوونی بە ئاینی پیرۆزی ئیسلامەمانە دەبێت چۆن بێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتێ باسی شەهیدیەکەیەکە دووشتی ئیشارەت پێ کردو ئەبێ ئێمەی مسلمان ئاگامان لەو دووشتە بێت لەبەر ئەوەی هەمیێسە ناکرێت تۆ بڵێ کابرایەک هەر کەسێ وەڵا خانوو بڕێتە ڕێ حەدیسە هەر کەسێ هەدم ئەوە شەهیدە کابرای لە نادی خانەگە ڕوخیاوەتە سەریە بڵێ وەڵا فڵانکە شەهیدە شەهید لە ناو ساحەی جیهادە لەگەڵ پێغەمبەری ئازیز بوون صلی الله عليه وسلم ئیمامی عومەر فەرمیەتی فلان شەهید وفلان شەهید وفلان شەهید لە چوارەمیانە فەرمی کەلا بەل ڕەئیت فی النار پێغەمبەری ئازیز فەرمی ئەمیانم بینی لەبەرەوەی چی بوو فی بوردة قد غلها پارچە ئابایەک پێش غەنیمە بردی شەهید هەڵبژاردەی خوای پەروەردگارە بە تاک بە کەس ناتوانێ بڵێ شەهید هەر لەگەڵ پێغەمبەری ئازیزە صلی الله عليه وسلم کەسێ بکوژرێت لەگەڵ پێغەمبەرە بۆ چونکەمە جورئەتە بەرامبەر خوای پەروەردگار لە صحیح بخاری هاتووە باب لا يقال فلان شەهید ناڵێ فلان کەس شەهیدە التعین چونکە شایەتی بەهەشتە بەڵام ئەمەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسیەکە لە مەسائلی تاعون هەر کەسێکە بە تاعون بمرێ ئەوە شەهیدە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیشارەتی بەوە کردووە کە ئەم کەسە ئەبێ ڕازی بێ بەو قەدەرە ئەم کەسە ڕای لێ نەکات علەما زۆر جوانە فەرمن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو شەرتی بۆ دانیاوە لەناو ئەو شەرتانە ئەو کەسە ئەبێت ڕازیە بە قەدەری خوای پەروەردگار معادی کوڕی جەبەل ئەیبینی فەر مەرحەبەن بی بە تاعونەکە پێشوازی لێ ئەەکەم خوایە بەرەکەتی تێبخە طبعا لە پێش ئەبوو عوبەیدە بوو
بەرپرسی جەیشەکەی شام ئەبوو عوبەیدە کە گرتی فەرمی ئەمە ڕەحمی خوایە پێغەمبەری خوا فەرمی تاعون بۆ ئومەتەکەم ڕەحمەتە ئەمە دوعاکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەو گرتی زۆر بە خۆشحاڵیوە ئەی فەرموو ئەوە چۆن بڵێ من ڕەحمەتم بەرکەوتووە معاذی کوڕی جەبەل کە توش بوو بە هەمان شێوە ئەی فەرموو ئەمە دوعاکەی پێغەمبەرە خوایە بەرەکەتی تێ بخە بەڵام کەسێک لە ئەو پەڕی بێ تااقەتی کاکە وانە وایە وا ئەبوو فڵان کەس وانە وایە دەکرد نوێژ ناکە ڕۆژ و ناگرێت ڕەخنە لەم دینە ئەگرێ نابێ ئەم ئیسلامە ئاوا کە بێ بەناتەوەی بیگەێنیتە ئەو خەڵکە وەکو باسمان کرد کەسێ لە ساحەی جیهادی شا بکوژرێ نیەتی ئەوە نەبێت پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم بارك الله بە شەهید قبوڵ ناکرێت کەسێک کە هەموو تەمەنی لە پێناوی علم الصرف کردبێ و علمەکەش بگەیەنێ لە قیامەت ئەڵێن درۆت کرد بۆ دنیا پاداشت وەرگرتووە کەواتێسی کێ بە کۆرۆنا بمرێ شەهیدە ئەو کەسەی کە ڕازیە من ناڵێم کۆرۆنا چونکە ئەحکامەکانی بەڵام با بڵێن هەر کەسێک کە ئەوانەی کە پێغەمبەری عزیز صلى الله عليه وسلم إشارتي بيا كرده فرضا لسري أو رايانا كأن طاعون أو نخوشيك بلاوي كردوها شو طاعون وتم بيغمري عزيز تفسيري كذا أو بيغمر صلى الله عليه وسلم بلام لسر أو كساني كبنا أم طاعونا يكن شو نخوشيك جدجير أو بلاوي كردوها أو كسيك رين ما يكاني بيغمري خواجه بجيبك صلى الله عليه وسلم رازي بمقدره رازی بە بۆ ئیشی خۆی تەسلیمی خوای پەروەردگار بکات بزانێ کە بەبێ ئەمری خوا هیچ ڕوو نادات نەک چونکە دوو کەس لە ماڵێکە هەن یەکی گیانەیگرێ و کە نایگرێ ناوێن هیچی بەس ماوەسا دەبێ خۆشی پاراستی بێ و کەسەوە نیە وەکو بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەفەرم لە عەرزێکا بوو مەڕۆرە ناوێگە لە ناوی نەبووی ئەمە پاراستن نییە تەنها ئەمەنا ئێستا ئەو ڕێنمایانە کە هەن لە ڕووی دنیەویشەوە وەزارەتی تەندروستی لانە پەیوەنددارەکان کە ئەو ڕێنمایانە دەردەکەن خۆ دەبێ ئەو کەسە جێبەجەکاری ئەم ڕێنمایانە بێت مامۆستا ئیبراهیم ئەوە ئێستا ئەتوانین ئێمە خۆ بە تەواتی بڕۆینە سەری ئەوە کە وەکو باسم کرد قورئان نافەرمێ ولا تلقوا بأنفسكم إلى التهلكة یانی ئەگەر کەسێک بڵێ کاکە گیان والله هەر کەسێ بسووتیەوە شەهیدە من خوایە گیان ڕۆم خۆمە سووتێن ئەمە قاتلی نەفسی خۆیەتی ئەمە قاتلی نەفسی خۆیەتی کەسێک کە ئەڕات لە خۆی بڵێ وڵا کاکە من هیچ ڕێنمایە جێبەجێ ناکەم ئەمە تەعنە لە یەکەم تەعنە لە عەقڵ شەرع عقل هندي العلماء داينيا عقلي سليم داينيا بمرجعك لما مصادر كان شيء عقلي سليم نكر كسيبي بعقلي آيات وحديث لا باب راكاكي يعني عقلي سقيم يتو ببكات والله عقلك التسليمي او شرع بيت ابيه كسك بعقل في غبري خوا صلى الله عليه وسلم كاشارتي بيكدوا هل كسك بيتو بقسي خوا في غمرنك طعن لا عقل كطعن العقل يعني شيء يعني تو كاكي يعني شرع ريزي بو عقل دانياوه تو هاتي عقل خصيته اولاوه لم لا شو تشيه لم لا شو ايش نكردنا بالشرع اما اسباب كارا جرين والله حرام توكل بكين سر اما اسباب كان رين ما كان شي رين ما شرعي كان شي رين ما طبي كان واجبه نيجري تبر وكو باسم كركس يقول والله كاكي جانا الكاس او خن كمن ملواني نازانمو ارو منا كاكا شهيدم كاتورين ما دنيويانش كلا انا بين دار كان دريا كان واجبه اهلي خوي اهلي اختصاص ما وصاويس مقارنه كم بۆ نمونە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی یا تەندروستی جیهانی باز لەوە دەکەن دەستشتن دوورکەوتنەوە لەو شوێنانەی کە ڤایرۆسەکەی لێیە لە ماڵ نەچوونە دەرەوە خواردنی کۆمەڵێک شلەی گەرم کەوا جسمەکە گەرمەکاتەوە نەخواردنی جگەرە و کحول و نەچوون بۆ کافتریا و نێرگە لە خانەوانەکان نازانم پێم وایە لە ئیسلام ئەمانە هەر پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناش وەکو سەواپتێکەر هەن مرۆڤێ بەردەوام ئەمانە بکات وەڵی ماشۆگەن پرسیارەکان خۆش خۆ پاداشداتە شێخ من پرسیارێ لەم برایانەی خۆم کە الحەمدە من بەسم بۆی کە بگاشتەکە بۆ هەموو بینەر و بەڕێز ئەگەر لە ئیسلامە خوای پەروەردگار بە کورتی هەموو شتێکی پاکی حەڵال کردووە شتی پیسیشی حرام کردووە مداروی حرام کردووە ئەمانە کەچی بوون ئەمە لە لێوە بەها لێوە پیابێ خوای پەروەردگار پاکی خۆشەوێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نهی کردووە لە هەموو فەرمودانە ئیشارە داکەم بە مەزە صحیحی مسلمن هەیە بخاری هەمووی صحیحەکە ئیشارە نهى أن يتنفس في الإناء شيء خويته بو لهوا وشت نقله بو ناو أو كوبا لنا شيء ناو أبيك تنخواد وهناسيتي عمدا أما شيء بيغمر إخوة صلى الله عليه وسلم يكره أن ينفخ فيه بشت يك بفو سارد مكرو بيغمر إخوة صلى الله عليه وسلم فمن إذا عطس وضع يده كاتب بيغمر إخوة صلى الله عليه وسلم كان الرسول الله أم تعبير بو شيء كان الرسول الله بو أويك بيغمر إخوة بردوام بو الاستري كان الرسول الله صلى الله عليه وسلم إذا عطس وضع يده دسي خصوة سردمي يان بتشوي أو ثوبة عباقي خصوة سردمي
دنیا پێشکەوتووە ئاسانتر بارەکە الله کەوابوو لێرە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەنگی نزم کردوتەوە سەری خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەنگی بەرز نەکردوتەوە عەزیەتی خەڵک بدا ئایا ئەمانە هەمووی ئەو ڕێنمایانین کە ئیشارەتی پێکراوە هەر یەکشت بۆ ئەم برایانی خۆم ئیشارەت پێ بکەم پێغەمبەری خوا لە صحیح بخاری و مسلم فەرمودەیە کاتۆ پێغەمبەری خوا فەرمیێ حەقی خوایە لەسەر هەموو مسلمانێک حەقی خوایە هەموو حەوت ڕۆژ جارێک چی بکەن مامۆستاگیان خۆیان بشۆن سەر و جسمیان حەقی خوایە ئەمە پاکی عارەقت نەکردووە لەبەر سبلش ژیانت بردواتە سەرە بێ بیکەی ئێ باشە مامۆستا ئەی شتیکە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمی على كل مسلم في كل 7 أيام يوم يغسل رأسه وجسده إمام البخاري بو لفظي نايتي بيغمر إخوة صلى الله عليه وسلم فرمي إذا توضأت فخلي الأصابع يديك ورجليك دكتور كان للتلفزيون في معنى آوا بنجت عم بشلون ما وصل يعني آوا بوشي وشتنكي كمان يكوابو ليرة توك دي آواكي قاتشت أما كورونا هبي يعني نبي فيروس هبي يعني نبي مسلمان روجي بينجار دزنيوش أشوات ئەبێ ئەو مسلمانە ئاوە لە ڕێنماییە هەرە سەرەتاییەکانی پاک و خاوێنی ئیسلام ئەمەمان پێوتراوە ئەمە لە کاتێک کە دنیا هیچیتیان نەبێت ڕۆژی 5 جار ئەگەر کەسێک نوێژی سونەت نەکات بەس فەرزەکان بکات ئەگەر سونەت کات واجبە ئەگەر پێشەوەی نان خۆی دەست بشویت این سونەت عەفوەن دوای نان خواردن سونەتە دەست بشویت کۆیکەیتەوە زۆر دەکات کۆیکەیتەوە شەو نوێژدەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کا فەرمێ واش مەشەقەت نەبووە لەسەر ئومەتم ئەمرم پێکردم سیواک بەکاربێنن لە هەموو دەست نوێژ و نوێژەکە بەڵام ڕۆشتۆتە ماڵ سیواکی بەکارهێناوە شەو لە خەو هەڵساوە بەکارهێناوە ئەوەش ڕەدە لەسەر ئەو کەسانی کە وڵا فرشە بەدیلی سیواکە تاقەتی سونەتیانە جێبەجێ بکەن ێ باشە خۆی نیوەی شەو ئەگەر فرشەیەک دانێ فرشەکە پیسە سیواکەگە لە باڵ دەسێت باوێشک و تەنانەت پژمینیش دەستی چەپ و پشتی دەست و پژمینەکە دەبێت دەست پێ هەموویان دەستیان پۆشاکەکەم فەرموودە لەوە جێ برایەک کەمتر بیسرا بێت ئەفەرمێ پارچە قوماشێک وانە مامۆستا بۆی سوود لە کاتەکەەوە لەبەرەوەی کە تەبان بۆە بڕگەی سێم لا دەبین برێمانە زەرورترن لێ شتێک زۆر زەرورە فتوا دراوە کە مزگەوتەکان دەبێت دابخرێن ئەمە زۆر گرنگە لەسەری بوەستین دەبێت تاکی مسلمان زۆر وشارێ مامۆستا ئەگەر ئەم فتوایە کێ دەریکە ئەمە زۆر بە کورتی ئەگەر قەرار بێ مزگەوت دابخرێت لە پێناوەوەی کە تەجەموع نەکرێ هەندێک مسلمان لە بەردەم مزگەوتەکانە کۆ بنەوە نوێژ دەکەن ئەگەر قەرار بێ قەدەغەکردن لەبەر تەجەموع بێت دروستە ئەم تەجەموع لە بەردەم مزگەوتەکەیە بیکەین دەریش نوێژی مامۆستاگیان وڵڵاهی ئەم پرسیار جارێکان ئەم پرسیارە ئێمە لە عهدی ئیمامی عومەرە کە ئەم مەسەلە ڕوویداوە ئەمە بۆ ئێمە تازە نییە ئیجماعی سەحابە بۆ ئێمە حوجەیە ئیجماعی سەحابە تاعون کە ڕوویداوە ئێمە لەبەرەوەی بەشە عەقیدەیەکەی شتێک بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەڵکێک کاتە بەیعەتی لێ وەربگرێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوورە بڵێ بڕۆ پێ بڵێن بایعنا ئەو کەما قال ئەوە ئێمە بەیعەتمان لێ وەرگرت تەوقیع لەگەڵا نەکردووە لە هەمان کاتە کەسی تر نەخۆشی گەڕی هەبووە کە لەگەڵ خۆیە دایناوە فەرمی ثقة بالله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نانی لەگەڵا خواردو و ئەصحابیش ئەوانەی ئەو ئیمانەیان بووە کەوا بوو لێرە ئەمە هەردووکی جەمع لە بینی ئێمە ئەزانین شتێ خوار بەشە عەقیدەکەی شتێ خوا نەیەوێ نەبێت دوو کەسە ڕۆنە لای دکتۆرێک هەمان دەرمانیان بۆ ئەنووسێت ئەمیان خوا شیفایەتە ئەویان شیفاکەی ناوی دوا ئەکەوێت کەسێک کاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وشتری وامانەی ئاوایە وەکو ئاسک وایە باسی گورج گۆڵی شت کرد بەڵام وشترێک دێتە ناوی تووشی نەخۆشیەک بۆ هەمووی تووشە بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی کێ یەکەم وشترەکەی توش کرد یەکەم کە جار کە توش بوو کەوا لێرە تێمان ئەگەیەنێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە بزانین بەشە عەقیدەکەی بەبێ ئیذنی خوا قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا ئەمە عەقیدەی تاکی مسلمان ئەبێ وابێ بمرین و باوەڕمان بە قەدەر نەبێت عولەما لە ئەصحابە فەرموون ناڕۆینە بەهەشت لە پێغەمبەرمان بیستوە صلی الله عليه وسلم قەدەر خەیر و شەڕی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ابن عباس پەروەردەکە فەرمیێ بزانە اعلم لو اجتمعت الأمة على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك بپێچوانەیشی بۆ زەرریە بزانە ئومەت هەمووی کۆ بێتەوە زیانێکت پێ بگەێنێ پێت ناگەێنێ ئەوە نەبێت کە خوا نووسوێتی کەوا بوو لێرە وەکو مسلمان دڵمان زۆر خۆشە دائیمەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرمانەکەڵێ من پێم خۆشە من بۆ من لەگەڵ چیم يعجبني الفأل وتیان چییە فەرمی کەلیمەیەکی طیبە حەسەنە بەڵام کاکە بەخوای ئینشەڵڵا ئەم ملەت ئێمە خوای پارێزێ وەڵی کەسمان توش نابین هەر لە ناویشیان بژین توش نابین بۆ ئەم کەلیمانە نوقڵانەی خێرەت و ئومێدت بەخوا هەیە کە خوای پەروەردگار لە حەدیثی قودسی فەرمیێ پێغەمبەری خوا فەرمی خوا ئەفەرمیێ صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا فەرمی
أنا عند ظن عبدي به من لەگەڵ گومانی بەندەکەمم هەر لە خۆیوە هەر ئەم ترسەی کە ڕووی کردوتە هەندێک کەس خۆی نەخۆشیە هەر ساڵێن تا لایانی دەرونی بۆ پشگیری قسەکەی تۆ ببوورەشت بڕۆمەڵێن تا چەند دەرونت بەهێز بێت منعات بەهێزتر بێت ڕاگرتن لە بەرامبەر ڤایرۆسەکە بەهێزترە لێرەش تا تەوەکولت بە خوددا زیاتر بێت ئەمما بەشەکەیکەی وەکو جەنابتان ئیشارەتان پێ کرد بەشەکەیکەی ئەوەتانێکە ئێستا ڕۆمە سەر ئەسڵی بابەتی نوێژەکەیش لەبەرەوەی کە ئەمە ڕوویدا لە کاتی خۆیە لە زانایانی میسر لە ئەزهرە ڕوویدا لە زانایانی میسر نەخۆشی بڵاو بۆ نەخۆشی و کاتوتیان کولێرە بووە ویستیان کۆ ببنەوە فتوای بدەن خەڵکی میسر نەڕوا بۆ حەج زانایان کۆ بوونەوە کاتە زانایان ئەوە بوون بە بەڵگە ئیشیانە کرد یەک دەنگ هەمووی عالمە گەورەکان کۆ بۆ کێسە کاتەکەین یەکەی نامن ئیشارەت بە ناوی ئەو زانایانە کە کۆبوونەوتیان دوایەوەی لە نەتیجە گەشتە سەرەکی کاکە خوای پەروەردگارە فەرمی لەسەر مستەطیع ئەوەی کە لە توانایە بێ و بڕوا حەج فەریضەیەکی ئەم دینەیە حەج فەریضەیەکی ئەم دینەیە ئەبێ بڕوات بەڵام تۆ کەسێکە نێری ساغ بێت وایوانە تۆ کەسێک ئەنێریت کەسێک مەنێرە گومانی بێ من ئەڵێ مستە کەسێکە هەڵاماتێک شەگری ئەمڕۆ نەڕاتە ناو مزگەوتەکان وایە بەڵام لە عەهدی ئیمامی عومەرە ڕوویدا یەک کەس نەبووە بڵێ خەڵک ڕوو نەکاتە مزگەوت مزگەوتیان لێ مەنع نەکردوون بەڵام با بڕێنمایەکانی خۆی بێت وەکو باسم کرد با ئێسێمە قنوت بخوێنین وایوانی باوتارەکان کورد بێت مامۆستا مزگەوت دووسێ دقەیە نوێژەکە با سونەتەکان لێ نەکەن سونەتەکان لە ماڵا بکەن بەڵام کەسێک گومانی هەیە نەخۆشیەکەیە با نەڕواتە ئەوێ بەڵام من ئێستا بە ئازادی خەڵک دێت و ئەڕوات و لە وڵاتانە پێم دەستخۆشیەکەم لەوەی کە ئەگەر کەسێکی شهات حتا ئەگەر خزمی خۆیشت بێتەوە خۆی نەڕوات خۆی تەسلیم کات کە فەحس کرێ تۆ بڕۆی ناوی بدەی ئێمە لەگەڵ هەموو ئەوانەین بەڵام چونکە کەسە زوڵم لە خۆی نەکا لە عائیلەکەی نەکا زوڵم لەو میلەتە نەکا نەبێتە سەبەبیەوەی کە ئەم نەخۆشیە بڵاو بێتەوە بەڵام ئەوە نییە من دوێنێ هەر قەدەری خوای گەورە ویستم زانی وعدەم لەگەڵ ئەویان بەرنامە تم نەختێ بە شارە بگەڕێم زانم ئایا ئەمڕۆ لە مزگەوتەوە دەست پێکراوە لەگەڵ ئەوەشە دەستخۆشی ئەکرێت لەگەڵ لە مامۆسایانی ئەهلی مزگەوت کە بەڕاستی وەڵامیان جوان داوە وانە ئەوە تاوتیان کاکە ئەگەر ئێمە وەکو دینی ئیسلام هاتوین دارێ لەسەر جادە لابین ئەگەر ئێمە فتواگە کەسێ بیدا خۆی ئەهلی نوێژ بێ ئەهلی مزگەوت بێ نەخۆی علاقەی بە نوێژە نەبێ بێ فتوایە گووە من بدا من فتوا لە وەرناگرم فتوا بێت لە ئەهلی اختصاص و وەربگرێت بزانێ ئەمە واجبێکی خواییە ڕۆژی 5 جار الله وەکبەر بکرێ و خەڵک بڕاتە مزگەوت کە بەو شێوەیەش بڕۆی دەست بشوی دەم و چاو بشوی کە ڕێنمایە شەرعیەکان جێبەجێ بکەی هیچ لە خۆ تا شک نابێ ئەو دوو سێ دقەیش ناکات بەڵکو لەوە ئەچێگەر بڵێن قنوتێکیش بخوێن بێتە مایەوەی خوا بەڵاکەمان لەسەر ڕەودرێ بەڵام باوەڕتان بێ هەر لە لای ئێوە کە دەرچووم تێکەڵیەک هەبووە هەر پیاوە گەربی و سای خۆی ماڵ نا لە شوێنە دانیشتای لەوە ئەچێ مەجاڵێ نەبووە دانیشی ڕۆشتومەتە سەرەوە ڕۆشتومەتە ئەو دێ هاتووم ڕۆشتومەتە هەواری شاتم بابزانم ئایا و خەڵکە هاتوون لە مزگەوتەوە دەستیان پێ کردووە یەکاکان بینی ئەم شارانە ئەی باشە بین ناو ئەم پاسانە کەسی کە سوارە بێت کاتە ماوەسا گرفتەکە ئەوەیە لە مزگەوتەوە دەستیان پێ کردووە یا گرفتەکە ئەوەیە کە هێشتا ڕەنگە زانیاریەکان لەسەر مەترسی بڵاو بوونەوەکە لە دەرەوە بەم شێوازە من قەناعەتم وایە مامۆستا زانیاریەکە یعنی لەوە ئەچێت جارێکان لە ڕووی مزگەوتە لە ناو ئەسحاب وارد نەبووە یەک سەحابەوە بێتی لە تاعونە نوێژەکانتان لە مزگەوت مەکەن ئەمە با بیزانی وەک ڕوویشی داوەشتەکە 25,000 بۆ 30,000 کەس لەو تاعونە مردووە و ئەو نەخۆشەشیان شتووە نوێژیشیان لەسەر کردووە وەکە ئی ئەسحابی شەهیدە وەکو باسم کرد معادی کوڕی جەبەل لەوێ بووە ئەو عوبەیدەی کوڕی جەراح بەڵام کێ بوو عەمری کوڕی عاص کە بوو بە ئەمیریان لە پاش ئەو دوانە بڕیارێکی دەرکرد فەرمووی با بیان بین بۆ بەرزیەکان لێکی جیاکردنەوە نەخۆشەکان لە جیا ساغەکان لە جیا تا ویستی خوای گەورە وابوو ئەوەی کە نەخۆشیەکەی گرتبوو وەفاتی کردبوو تاعون کە کوشندەشە ئەم نەخۆشیە من قسەی خۆم ناکەم نامێ بڕۆ مەسلکی طبیوە بارەکەڵام بۆیە نامەوێ بەڵام ئەمە بەجێڵم بۆ ئەوانەی کە متابعی ئەم دکتۆرانە ئەەکەم ئەڵێ هەر لە سینە 82,000 کەس لە 2000 وەفاتی کردبێ یان لە نزیکەین بێتەوە 30,000 وەفاتی کردبوو لە 81 ئەکات ئەوانن کە تەمەنیان زۆر کردبێت و نەخۆشی درێژەخایەنیان هەبێت و مناعەشیان کەم بێت خۆیان نەپاراست بێ بەڵام ئەم تاعون کوشندە بووە مامۆسا بەڵام لەگەڵەوە شتویانە نایەنەتە قەبر شەعائیر ئیسلامیەکان ماوە نەک تۆ وەکو موسڵمانی بڕۆی یەکسەر وەڵا پرسیار کاکە خەڵکە بستیانن نوێژی لەسەر مەکەن چونکە ئەوەی نوێژی لەسەر ناکابێ نوێژی غایبی لەسەر بکەین جا لەبەرەوە بەڕاستی مامۆساگیان حەقوایە من ئێسەی شێڵێم با ئەگەر شارێتیایەنێ وەکو گەرمیان با خەڵکەکەی سەردانی ئەو شوێنە نەکاتیایەتی با ئەوانە خەدەغەکەن ضرورەت نەبێ
و ئەو خەڵکەشی لە شوێنێکی ترۆ ڕۆژ داخلی ئەو شارە بوو ساغبوو فەحسکرێن جاین بێت باو هەموو مەطعەم و بازار و مۆڵ و تەنانەت من نایڵێم بەڵام خەڵکێک کە قسەی لەگەڵ کاکە وەڵا هەندێکی خەڵخۆی شەریکە لەگەڵی دەست بووە کەسابەتەکەی نابات کەواتە تەجەموعەکە لە بەردەم مزگەوتەکەیە با ئێمە زیاتر ڕێنمای بدەینەوە خەڵکات لە بەردەم مزگەوتەکە داخەوە دێتە بەردەم مزگەوتەکە نوێژ دەکە یاخود جمعەکەی بردووەتە دەشت و دەر و لە سەفرەکانە تەجەموعە کۆ دەبنەوە ئەمانە چۆن هەڵسو مامەڵە لەگەڵ ئەمەیە مامۆستاگیان وەکو باسم کردوتم لەو تاعونە گەورە ولەوەیشی کە لە مصر ڕوویدایە سەوە وا ماشەڵایەوە ئاگام لێتانە چەندێک کاتەگە لە لاتان کەمە وایە یعنی شەعائیر ئیسلامیەکان کە واجبن بەهۆی نەخۆشیەوە هەڵنەگیراون بەڵام کەسی خۆی نەخۆشە نەڕوات ئەمە چۆن واجب کرێ بەسەری مامۆستا بەتایبەتی هەم ئەوەی کە خۆی هەستەکە پەتایەکێتی با نەچێتە مزگەوت وە لە لایەکیشەوە مامۆستا ئەوە زۆر گرنگە باز لەوە دەکە هێشتا 500 کەسێک کە لێرانەوە هاتوونەتەوە خۆیان تەسلیم نەکردوێتەوە ئەمانە چە بەرپرسیارەتێکی ئەخلاقی و ئاینیان دەکرێت یەکشی برایانە خۆی گەورە پاداشت داتوە من ئەیڵێم من ئەڕۆم مزگەوتەکان ڕیزە دوانی کە مامۆستاگیان بەڵام پاسەکە 20 کەسی دیایە و بەردەوامیش پێکۆن سەعاتونی و 2 سەعات پێکۆن بازار کە دوێنێ ئەڵێم لە پاش نوێژی عەسر تا پاش نوێژی عیشا پێکۆ بوون مۆڵەکان ئەمەی کە جەنابەت ئیشارەتت پێکرد عەفوەن مەوەزەوە پرسیارەکەی ئەگەر پرسیارەکە هەر هەمان پرسیار پەیامێکی با بڵێن هەم دۆستانە بانخوازانە ئاینیانە بۆ ئەوانەی کەوا بەڕاستی لە شارەکانن نەچوونەتە لای لایەنە پەیوەندیدارەکان وەکو ئەرکێکی ئاینی چ ئەرکێکیان لەسەر شانە بەڕێستان لە ڕانگەی شەرعەوە چ فەرمانێکیان چ ڕێنمایەکیان پێدەی کەوا خۆیان شتێکی زۆر ڕوونە ئێمە ئەم لاشەمانە ئامانەت تەنانەت ئەسحاب کە خەوتۆ فەرموویەتی حەقی ئەدەم لە خەوتنەکەی بە عیبادەت تەماشای کردووە تۆ کە ئەگەر ئەو لاشەی خۆتە دیا بدەی هەندێک کەسەیە کە قورئانە فەرمووی ولا تقتلوا أنفسكم ڕاستە ئەمە العبرة بعموم اللفظ لا بخصوص السبب عامە ولا تلقوا بأيديكم إلى التهلكة کەسێ نەڕۆشتوێ بۆ جیادیان زەکاتی نەدا قورئان بۆ ئەڵێ خۆتان مەخەنە تهلوکەوە بەڵام لەفظەکە عامە ئێستا گەر بێت و ئینسانی کۆمەڵی خەڵک کۆمەڵی مسلمان بۆ ئاتە شەڕێکە بزانین لە سەدا کوژریان ئەمە تهلوکەیە کەوا بوو لێرە کەسێک کە لە شوێنێک گواتۆ گومانی لێکرێم نەخۆشی هەبێت ئەوە هیچ فەرضەن تایە بوو خۆی خستۆتە تایلوکەوە حەقی جسمی نەداوە مخالفەی خوا و پێغەمبەری کردو مخالفەی ڕێنمایەکانی کردو مخالفە ڕێنمایە سەحیحەکان مخالفەی شەرعە شەرع پێمانە فەرمیێ وا بکەن پێغەمبەری خوا فەرمیێتە داوی بکەن اینجا ئەو کەسە لا ضرر ولا ضرار زەرەری کە بۆ خۆی بۆ کۆمەڵگایشەیەتی زەرەری بۆ کۆمەلگاشەیەتی ئێمە وەکو باسمان کرد ڕسوول الله صلی الله علیه وسلم پێمانەگەێنێ لە شوێنی دانیشتنی خەڵکی ئینسان لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ ئەم برا بەڕێزانە و بینەر ئەفەرمێ میزمەکەن کە خۆر ئەیبات ئەی بێ ئەگەر کەسێک ڤایرۆس بڵاو کاتەوە کەواتە کەسێک بۆ هاتنی ئەو پێوەی بێت و نەقڵی کا بۆ کەسێکی تر گیان لە دەست بدات چی ئەو کەسە خۆی لە حرامەژی سەبەبی کوشتنی ئەو برایەتی لە دنیا هەندێک شتەیە ئەمانە بۆ یەوتم زۆرە لەگرێ لە دنیا مامۆستای برام من گڵاسی ئاو لێرە دانیراوە وام زان تێخوا پەناماندا ئارەقەوەی خۆمەوە لە قیامەت حکمی ئارە خواردنمەیە ڕوونەقسەکە لە قیامەت چونکە بۆ بەشە خوایەکە لێی نەترسام نەمزانی گڵاسی عارەق دانیراوە دەستی بۆم وامزانتێ ئاوە حکمی ئاو خواردنمەیە کەسی ئەزانێ گومانی هەیە لەو شوێنەوە هاتەتۆ لە دنیا چۆن شەهیدی دنیا شەهیدی جیهاد نەبێ ناشۆرێەوە بە پۆشاکی خۆیوە شەهیدی تاعین و ئەمانە ئەیشۆنن و نوێژیشی لەسەرەکەن لە قیامەتە شەهیدە چونکە کاتەکەمان کەم و لە قیامەتە بانگ ئەکرێنەوانە سەیری زامەکەیانەکەن حەدیسی صحیحە زامەکەی وەکو زامی شەهیدەکە بوو هەر بۆیش وەکو یەک بۆ فەرمێ کەذالکە حکم یەک شەهیدیانەیە لە قیامەتە ئەوەی بە تاعون بمرێ بەڵام ئەمەش کە لە دنیا کەس پێی نازانێ ئەم سەبەب کارە مناڵێکی کوشتووە عائلەیەکی هەتی و خستووە ئافرەتێکی بێوەژنکە لە قیامەت حکمی و قاتلە هەیە ئەوە لە ئەکەوێتە سەری ماوەسە لە ڕووی ئینسانێکەوە لە ڕووی دنیاکەش لە ڕووی کۆمەڵایەتێکەشەوە زۆر سپاس مامۆستایان بەڵێ سپاس بۆ مامۆستا لێر تامان بابەتەکە بەڕاستی هێشتا هەر پرسیار ڕەنگە زۆر لە سەدایەک بابێ قسە لەسەر بکەیت بەڵام کاتمان پێوا بێ کۆتایی پێهاتوە نیو دقەیەکم هەرە دەنێ خوا لە ڕادیۆ وڵای من ئەمەوێ بە برایان و خوشکانی خۆم بڵێم بە بینەری بەڕێز ئێمە کۆمەڵێ دوعای شەرعیمان هەیە دوعا سیلاحی ئیماندارە باوەڕتان هەبێ خەڵک هەبووە من خۆم ئەیناسم دوای چەندەها فەحز دکتۆرێتی سەرەتانێتی ئاخر کەڕەت بۆ تاقیکردنەوە ئەو دوعانیان خوێندەتە سەریە دکتۆرەکەم مەسیحیش بۆ تێتی ئەم نەخۆشە ئەم شەو خوا تەداخلی کردووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم کە لەو دوعانەی کە ئێوەش لە ڕێگای خۆتان ئینشاءالله سەر شاشەکە بینووسن کە فەرمێ اللهم إني أعوذ بك
من البرص والجنون والجذام وسيء الأسقام. سيء الأسقام كان بدي يعني إنسان عقل لدز بدا مسألة جنون برصة وتا كبيستي إنسان بەڵکی پێوتێ بە کوردی خۆمانوانە جوودامەوە تانێ پارچێت دەست یا قاچینسان ڕەش بێ وردەوردا ئەبێتە هۆی نەمانی سەیئ الئەسقام بریتێ لەو نەخۆشانەی کە زۆر خراپن کورعلەما فەرمون چییە کوشندەی ئامن کە ئەمانەش ئەگرێتەوە دوعای بەیانیان و ئێواران ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو ساڵێ جارێ شەو وەبائێکدا ئەبەزێت قاپەکانتان هیچ نەبوو بیخەنە سەری چیرکەیەک بخەنە سەری هەمە لە ڕێنمایەکان بۆ پاکی کە شەوانە خەون ئینسان دائیمەن ئەو شتێ هەیەی شتێ بداتە سەریە کاو بمنەوە بەسمۆتانی نوێژی بەیانیان ئینسان لە مزگەوت بیکات لە ضەمانی خوای پەروەردگارە عەزە وەجەل ئەو دوعانەی اللهم إني أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق تا کۆمەڵێک ئێستا کاتی نییە پێم وایە ئەو دوعانە ئینسان بیگرێتە بەر و تەوەکل کاتە سەر خوای گەورە ئەم خاڵە ئەڕوات و بەسەریش ئەچێت بەڵام با کاریگەری ئیجابی لەسەر دینمان هەبێت نەک سەلبی با خەڵکی بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار نەڕۆن کابرا من پێم خۆش نییە بەراوتی مزگەوت بکرێت لەگەڵ هەندێک شوێنی پیسە وایە ئەو شوێنە پیسانەی کە تاوانی تیا ئەکرێت عرەقی تیا ئەخرێتەوە لەوە ئەچێ هەندێشتی تری تیا بکرێت ئێمەی مسلمان پێشوەخت و دواوەخت و هەموو دەقەڵک حرامە مایەی بەدبەختی ئەو میلەتەیە مای لە ناودانی ئەو میلەتەیە ئەبێ هەر نەبیە نەخۆشی هەبێ یان نەبێت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا لێرگەمیانی بانخوازی عزیز سپاس بۆ هاوکارم جلال محەممەد سپاس بۆیش کەوا بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانیشم لە پشتی کامێرە و لە کۆنتترۆلەوە زۆر ماندوو بوون ئەمڕۆ لەگەڵمان ئایزانم بەم شێواتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ بە هیوای تەندروستێکی باش خوای گەورە هەموو لایەک بپارێزێ و خواتان لەگەڵ بینەرانی عزیز تەوەکل بەرخواتان بیر نەچێت تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی نوێ دیکە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە زۆر سپاس.